سختی به وجام نگار ما اگر ما اگر ما نگار ما دجمه پی خوش به یان پی ناخوش به با ولاتت زینو کاکم اگر ما اگر ما اگر ما اگر ما کی خو اگر ما من بونو کی خو تاش کرام لازم يكرمان حلا ما حلا ما بابو بيسانه ابو جلوا جميع بيناتي نور ولاتي سڵاوتان لێ بێ و دەستان خۆش بێت. بینەران و بیسەرانی بەڕێز، بینەرانی ئێژدی گەڕیان، بیسەرانی 94.1 سڵاوی خواتان لێ بێ و هەینیتان باش. من جەلال گۆڵەیم ئەمڕۆ بەرنامەیەکی ڕاستە و خۆم هەیە، هەڵبەت لە مێژووی گەڕیانە بۆ یەکەم جار لە هەینیا ئێمە بەرنامەیەکی تایبەتی ڕاستە و خۆمان پێشکەش کرد. هەڵبەت ئەمڕۆ گەڕیان زۆر ڕووناکە. دوو هونەرمەندی ئەزیز، دوو مامۆستای بەڕێز، هەر یەک لە هونەرمەندی خۆشەویستی شاری سلێمانی و شارە زوورەکەی خۆمان، کاکە کاروانی نەی، هەر یەک لە مامۆستای ئەزیز کە گەورەت کردین، گەڕیانت ئاوەدان کردەوە. مامۆستا میران سەردار زۆر بەخێر بێی سەر هەردوو چاو. کاکە کاروان گیان تۆش بەخێر بێت. قوربان تۆ کاکە جەلال گیان، سوپاس بۆ تۆ بۆ ڕادیۆیی گەڕیان. خۆشحاڵم کە جارێکی کاش لەم پرۆگرامە جوانە هاتمەوە خزمەتی هەموویەوەی خۆشەویست و بینەرە خۆشەویستانەوە. هاوکات زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێ و مامۆسایی گەورە دەست و پەنجەڕەنجین کاکە میرانم ئەمڕۆ. میران من هەمیشە لە لایڤەکانی شمێڵێم بەڕاستی یەکێکە لە تایبەتترین مامۆسا گەورەکانی کە من لە وەسەتەکەی بینم وەرگ ئەژەنێ بەڕاستی باشترین ئاسپە لە لای منوە، ئاسپێکی تایبەت کە خۆشحاڵە بم کە هەمیشە لەگەڵە بەڕاستی. بە تایبەتی من زیاتر خۆشحاڵ بم چکە بۆ یەکەم جار کاگمیران هاتە کەناڵەکەی خۆی، گەڕیان کەناڵی هونەرمەندانە هەڵبەتە، بەس منی زیاتر خۆشحاڵ کرد. ئێستا پێشەوە داغڵ بین سۆرانی مەلا شتێکی زۆر خۆشی بیرخستمەوە. کاتی خۆی ڕێزمەیە عادل غەریب جێمێکی یامێ با بڵین حەفلەیەکمانە بوو لە سارا کاگمیران و ئەوان لە بەهار بوون با بڵین. ئیتر جێمیش تازە هاتبوو. من سپاس یەکەم ئەو کاتەکە جێمم کڕی زۆر هاوکاری کردم کاگمیران، ڕێزم بۆی هەیە. ئیتر دوایی بەجددی کە ئەمان دەستیان پێ کرد عادەتیان حەفلەیەمان ڕاقی بوو. ئەو کاتە جێمیش وەکو جیگلاس وا بوو، هەر زۆر مهم بوو. کاکە 36,000 دینارم پێیا بەخوا. ئەم پیاوە زۆر پێش من کڕی بوو، 75 پێیا بیل فێڵ.
ئیتر لەگەڵ هونەربەندی خۆشەوی ڕسوڵاوارە بووم کە حەفلەکەمان تەواو بوو ئەمان دەستیان پێ من و ئاوارەش چوون بووینە سەر دیوارەکە خوایە گوێمان لەر پاشوتی وە لە سایزەکەی تۆ نیە وتم بەرەوە ئەیوتی کاکە بۆ ئەوە وایە بۆ ئەمەی ئێمە وایە وڵا بڵێم چی وڵا هاتمەوە بە عادلم وتم کاکە و سایزەرم ناوێتی بۆ وتم با بە میران پێی بوو بە شەرەف بۆ کامکارەکانە یەک دنیاشتی تیا بوو وتی ئاوارەتی تۆ خۆت و میرانەکەی بەیەک وتم بۆ وتی تۆ لەو دیۆلێ بەحونجە میران نەم دیۆلەیە لە تۆ چاکتری لێ ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە مامەساجیان تۆ گەورەی ئەمەی خۆشەویستان سپاسی بێپایانی کاکە ڕێبازی گوڵ ڕێبازی دیجە یەکەم کە بەرنمەکە ئەویش بۆی ڕێخستم دەسوچاوە خۆش بە مەمنونتم ئەرچی مۆنتێری و زۆربەی زۆری ئیشەکانە خاتە سەر ئەستۆی خۆی سپاس بۆ کاگۆران ئەورامی سپاس بۆ کاکە میرشاد ڕێز و حرمەت بۆ هونەرمەندی ئەزیز و خۆشەویست کاکسۆرانی مەلا زۆر بەخێر بێت یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم هەڵبەت ئەم بەرنمەیە تایبەتە جینا سۆرانی مەلا نایە بۆ گەڕیان قەت نەمدیوی لێرە یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم سپاس بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی ڕێز و حرمەتم هەیە بۆی کە لایفەکانی بۆ کردوونەتەوە خۆشەویستان ئەوەی کە مەجای نییە لە تەلەڤیزۆن سەیرمان کار ڕاستەوە خۆ لە لایفی میدیا گەڕیان ئەتوانێت لە فەیسبوک و تیکتۆک و ئەنیستا ئێمە کراوەی ڕێز و حرمەتمان قبول بکەن ئیشەڵا بەرنامەیەکی تایبەت و خۆش و تەلەڤیزۆنەکەشمان بەڵێ ڕاستەوە خۆڕوا ئەخری خۆ ڕێباز جان هەیە لە ماڵەوە نییە بە قوربان بۆ تەلەڤیزۆن هەڵ ناگیرێ هەڵەواسێ خۆشەویستی مەیە بۆ جەنابتان حرمەت بۆ کاک جەزای ساس بەرپرسی هەموو کەناڵەکانمان بەڕێوبەری میدیا گەڕیان خۆشەویستان ئەمەوە بۆ ئەو کارمەندانەی گەڕیان ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی قبول بکەن کە من پۆستێکی تازایان ناومەتەکران بە ئیدارەی کەناڵەکانی گەڕیان بەخوا وابزانم ئەو کارمەندە بە ڕێزانەی ئەگەر ئیشی زەرور و ئەرکتان نەبوو ڕێز و حرمەتم هەیە سەردانی گەڕیان مەکەن لەبەرەوەی ئێمە شوێنەکەمان یەکەم پچکۆلەیە دووەم زەختێکی زۆرمان بۆ سەرم بینایە هەیە چاوی هەموو لایەکتان باش لێ هەر یەکسەر بوو بە مەسوولی شتێک وەزعەکەی بڕیان دەرەکەم نام حەدم نییە من چووکی هەرم یانم کاکاروان ئەم جارەش و 100 جاری تریش لەگەڵ مامەسایە زۆر بەخێر من و تۆ زۆر جار لە لایفە با بڵێن بەریەگەکەوین کاڵم بەریەگەکەوین من دەمێکێ نەبێ بە قسەیە مامەسا میران فێر نەبووم وازمێنە من تااقەتم نەماوە خۆ دەزانی بەزیترەوە شوێنانی کە جەنابتان دەوێن بەعزە جار من سەردانی یەکەم بەسەرهات و دەستان ماجەکەم شتی خۆشە لایە شتێکی خۆشکە لای خۆت زۆر خۆش بێ واللهی ئەم لەحزەیە جەلالیان کو ئەشمان بی لەکەوێتەوە شەر نییە با ئەگەر لە لایفەکانە ڕوویا بێ هیچ جەوشەوەدانێ دەستی کردم لە خەری و لە مەسەحەکە هەڵدا من هەر مردم بەوە ئیترەوە حاڵەتان ڕۆیە جاری وایە بەڵام شتێکە غەریبە بەلامەوە جاری وایە خەڵک داوای گۆرانیەکە مەسەن گۆرانی وا داواکە هەستەکەی ئەمە لە پەنجاکان وتراوە کاکە من هەر بیرم نیە گۆرانی بێژەکە خۆی نەماوە و خۆشی بیری نەماوەخە بەڕاستی یعنی من خەڵک وا ئەزانێت گۆرانی بێژ یوتیوبە بەدڵی خۆی پەنجەی لیا یەکسەر ڕێڵێت کاکە مە شعرە ئەم شتانە زۆر وایە بن تۆ بەرنامەی خۆت هەیە کاشتە مەرج نییە تۆ ئەو بەرنامەژی کە دادناوە هەروانە بڵیت جاری وایە گۆرانیشی تێکەوەی خەڵکێک داوایەکە تۆ قەتیش نەدوو تۆ بەزە بەردڵی خەڵک ئەیڵێ بەڵام هەندێک گۆرانی هەیە زەلام عەزێتە یەکسەر ئەستا من ئاوا دەموچاوی نەبێت ئەرەوەڵا ئەجا یان ستایلێگەێنن کە ئەسڵەن هی من نییە ئەڵێ گۆرانیان بۆ بڵێ ئەم شتانە هەیە حاڵەتانە تۆزێ عەزێتمانە ڕاستە قەت بووە کاروانی نەی با بڵێن گۆرانیەک بڵێ کە بەدڵی خۆی نەبوو بێ ئەگەر باشی نەوت بێ گلەیت لە خۆت کردووە با بڵێ بەچیت زۆر جار مەسەلەن ئەگەر لە لایڤەکان هەڵبەتە ئەو حاڵەتە ڕۆیە پێدەڵێن گۆرانی فڵان گۆرانی بێژ بڵە سێرەکەی ستایلی گۆرانی بێژەکە خۆی لە ئەسڵا ستایلێکی زۆر خۆش نییە هەنی تۆ کە دێن داوات لەکەن مەجبوری لە بەردڵی خەڵک ئەیڵێ ڕەنگە یەکێکی بە تەسویر ئەمە ببینێ لە پەیجێک شوێنێک بڵاو بێتەوە خەڵکی تر قسەی بەدڵی خۆی شت لەسەر تۆڵێ نازانێت کە ئەمە تۆ لە بەردڵ دڵی کەسێکت ڕازی کردو حەزەکە دڵی نەشکێنی بەڕاستی ئەمانە زۆر ڕوویاوە بڵێ لە بەرنامەش مەسەر ئەم گۆرانی کە یەکەم وتمان ئەوەی مامۆسا خالقی زۆر بە جوانیش بەڕاستی دراسی گۆرانەکەم نەکردو زۆر لەبەرم نیە من شتەکانی مامۆسام زۆر لەبەرم کاک میران زانێ زۆر کەمم گۆرانیڵم ڕەنگە مەسەرەن لە بەرز و نزمێکیا دووبارەیە یا پێش و پاشەکەم ئەوە نابێ بە هەڵا ئەو پاش و پێشکردنا ینی ئەوە شتی نەشاز نییە بەڵام شتێکە ئەیڵی نەشازە یەکسەر وازەحتی هارە بە ناخۆشیێتێتە بەرگوێی خەڵک خەڵکی ئەمەشخوا هەڵ ناگرێ هیوایەتیان کۆمنتی خراپە بێنووسن نا هەروایە ئێستا من بۆ نمونە حرمەتەن جاری وایە لەگەڵ جەنابەت و مامەسا میران بەرنامەیەکم هەیە
من شتێکی مامۆسا میرانە گێڕمەوەکەچی نووسێتی درۆکە ئێکاکە خۆی لێرە برا ئاخر تۆ زەدام هەیە کابرا خۆی لێرە بێ درۆی بەدەمەوە بکەیت شتی وا هەر نابێت لەگەڵ ڕێزمان نابێت گوێ بۆ شتانەکەی ئێمە وەکو هونەرمەند و وەکو میدیاکار با بڵین ئەبێ دڵمان گەورە بێ و گوێ ئەجا هەموو کەسێکیش من و تۆی بەدڵ نییە کاکەگەر تۆ بدەوێت بە سەراحەت ئێستا خەڵکانێگەی لەگەڵ من ئەسان زۆر قبولی کۆمنتی خەڵک ئەەکەم بەڵام مەسەلەن نمونەم لەسەر گۆرانیەکە هەیە ینی من بۆ خۆم مۆسیقیم قەت نایم گۆرانی کەسێک کە بڵێمەوە تێکی بە ممکن نێشتیوە بۆ منە گۆرانیەک سەرەکەی مەسافەی گۆرانیەکە 4 تۆنە یعنی ئەگەر من نتوان گۆرانێکی 4 تۆنی بڵێم ینی بۆچی گۆرانی بێژم جوان بەڵام خەڵکێک هەیە سەرەکەی گۆرانی بێژ نە بۆ سوتفە کردێتی بە گۆرانی بێژ ئەو 4 تۆنەش بە باشی ناڵێ ینی فەرق زۆرە لە مابینی گۆرانی بێژە کە مۆسیقیە کەسێک کە مۆسیقی زۆری فەرق زۆر ڕاستە ئەوانەشی کە لە مۆسیقیەوە ئەبن بە گۆرانی بێژ هەر یعنی مەجاالیتیانە ماڵەساوایە تەنها کۆمنتی لەسەر ئەوە نووسێتۆ گۆرانەکەت نەوتەوەڵە بەخوا گۆرانەکەی تێگە ئاخر کوێی گۆرانەکە تێک شوێن کوێی گۆرانەکە بۆنیە خۆ قاتی کوردی نییە گیرفانی بۆ نەکردن ئەگەر بە قسەی خەڵکی ئێمە بێانی هەر کەس یەکسە سەیری شتێکی کروتی فڵان کەسێکی عنیم خەڵکارە مووی وعیە و مۆسیقی چاکە بەڕاستی دیارە وەنیە ئەکاکە مۆسیقیەک ئەتوانێت بڕیار لەسەرەوە با کام گۆرانیە تێک چۆ کام گۆرانێ نەشازە کامە ناخۆشە چێ خراپێڵێ و چێ باش نایڵێ هەموو کەس نایزانێ بەڕاستی کاڵام خەڵکی ئەمە وعینێ بەمانای ئەوە نە خەڵکیش نازانێ لە ناو بواری مۆسیقا ئەڵێم با خەڵک ئەم شتە بە هەڵە نەڕوە ئەستا من ناتوانم لەسەر مەسەلەن تۆپ قسە بکەم چکە من نەتۆ بم خوێنەوە نەهیچ شتێ ناتوانم لەسەر بواری خەتاتی قسە بکەم چۆ ئیشی من نییە بەڵام لەسەر بوارەکەی خۆم توانێت قسە بکەم ئەتوانم لەسەر مۆسیقاکەی کاکە میران قسە بکەم کاک میران ئەتوانێت بڕیار لەسەر دەنگی گۆرانی بێژێک با بڵێ ئەوەی باشە ئەمەی خراپە ئێمە مختصین بە ئیشەکە ئێمە لە گەڕیانی شەڵا بەتەمان لە وەرزی تازەیە بەرنمەیەکی ئاوا بکەین بۆ تاقیکردنەوەی دەنگ ئەبێ هەر یەک لە مامۆستا و کاکسۆران وەمانەوەکو ئەوە یارمەتیمان بن و اینجا ماشەڵاتان لێ بە بەخوا لێوە زیرەکتریشمان دەست ناکەوێت هەمووتانی شەڵا بێ بەشداریمان لەگەڵا بکەن خۆشەویستان بۆمان شێر و پڵنگ کەنجاچ بەرنمەیە کە شتیواتان دەست ناکەوێتەوە 0 1970 ناو خۆیە 0 1950 ئەمە ڤایبەرە 0 بە کوردانی تاراوگایە لەوە زیاتر سەرتان نایەشێن مەچمە لای بەرهەمێکی تری کاکاروان بەو دەس و پەنجە ڕەنجینەی مامۆستا میران سەردار لە خزمەتتانە ای رفیقانی طریقت در دل عشق چارکه یان بجاری بم کشن جان بخنجر بارکه بودم سوچم چیای سر بوستانی كمان لمجيلي جاك إنصاف بكمان لمجيلي جاك إنصاف
كم كذوب اللقمان ورا سڵاوتان لێ بێ دەستی خۆش بێ باش بوو بانگ بوو من یەک تەحیە بۆ تۆکەم بە تایبەتی یاخوا ئەو دەست و دەمەتان خۆش بێ بەڕاستی گۆرانی و مۆسیقا ئاوا حوترێ کە ئەڵەی میلی ئەمە میلیە بە تەواوەتی یاخوا لەشتان ساغ بێت کاک میران گەورەتان کردم بەڕاستی ئەوە من ئەو کێشەیەم هەیە لەگەڵا کە ئەوەی خۆمم لێو نەبێ ئەگەر ئیسراحەتنی فەرمودانش بچوکی دەکەم بمبورن سەماوە شتەکەمان لابرد لەبەرەوەی ئەوە شەر بڕیارێکی خراپی من بوو خواام کورسیە خەتەرە کاکە ڕێزم هەیە کاک میران ڕێک ئەو لەگەڵ ڕێزمە ئەو کافتریا و چاخانەیە هەنیە هاتم دوو میوانی وەکو بەڕێستانە هاو ئالوێ وەستا ئەی لەوە ئەوانەی کە هیچ ئیشێکیان نەبوو لێرە قاچیان قسە سەرقاچ اونجا چای گەرم و ئاوی لایفی سلێمانی ئاوی سلێمانی و با بڵین ئیتر بەخوا برا شوێنەکەش گەرمە و من بم هەر ناڕۆم لە هاوین هەر فێن کە بەس ئێرە گەرمە شانستانە بوو ئەگەر لە مانگی 6 باتی تایە بۆ ئێرە ڕێک حەمامی گەڕیان یاخوا بەخێر بن خۆشەویستان وەکوتم بۆمان شێرکەن ئێمە بەردەوامین ڕاستەوخۆ لە خزمەتان نابین هەم لە ئێژدی گەڕیان و هەم لە 94.1 کاکاروان لە شەوە ئاهەنگەکانە دیار نییە زۆر کەم دەرەکەوت کاکە جەلال وەڵاهی زۆر کەم نییە بەڵام هەندێک شوێنیش هەیە حەز ناکەم گۆرانی لێ بڵێم بەڕاستی ئەنی ئەگەر ئێستا بمێ لە هەفتەکەی حەو ڕۆژەکەم هەیە نەخوا بزانە بەڵام بڕوان پێ بکە هەندێک شوێن حەز ناکەم گۆرانی لێ بڵێن پێویست ناکا بڵێم ئێرە و ئەوێ بەڵامی تر وازەحە خەڵکێکی وەکو خۆتان جوان کەیە بۆ کوێ بەڕاستی شوێنێک بێکە بتوانین مۆزیسیانێکی ئاوا گەورە مۆسیقێکی ئاوا جوان لەگەڵ خۆتا بێت ئەبێ بەڕاستی شوێنەکە تایبەت بێ و ئەو خەڵکانەشی کە هەمیشە لەخوا بزابێت دێنە لایڤەکانی من دانیشتنەم و خەڵکێکی جوان خەڵکێکی ڕێکوپێکن لەبەرەوە لە هەفتەکەیان من 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ لایڤەکەم هەستەکەم ئەوە زیادیشە بەڕاستی لە ساغ بێت پەیوەندێکمان لەگەڵایە لە بەریتانیاوە کاک جەلال سڵاوی خوا لێبم کاتە باش سڵاو لێ بێ کاکتوانە گیان چاوەکەمی چاو ماچەکە و ڕێز و سڵاومەیە بۆ ڕادوی گەڕیانی خۆشەویست بە خێراتی ئەو میوانە بەرەزاناکەم کاکە کاروانی نەی لەگەڵ ئوستازی گەورەی ئەسپی سایزەر کاکە میران سەردار زۆر زۆر سپاس بە ناوی هەردووچیان بەڕاستی ئەوانە ئوستازن دەنگ باسی کاک جەلال کاک جەلال قاتەشی پیرۆز ئەو قاتە زۆر لێرە بڕۆ سپاس دەکەم چاو ماچەکەم وەڵا بەخۆرا قاتەکە و تەقانێتی شەڕواڵەکە فیتەی خۆتەوە بزانم کاکە ڕازەکەم گەنجلی جەزای سازم لەبەر کردووە بەڕاستی مامەکارە قسێکی زۆر جوانی کە ینی کە ناچێت بۆ زۆر شوێن دەستی خۆش بێ ئەو کابراایەکە ینی خۆی پاراستووە هەموو شتێکیش پارە نیە ینی هونەرەکە جاریات پێش پارەیە ئەو با بزانی ینی کاک جەلال لە ناخی دڵەوە لێ من ینی معجیبی دوو ئاسب لێرم بەڕاستی یەکیان ئەم کاک سەردارە کە ئێستا خۆی لێیایە کاکە میران کاک میران لەگەڵ کاکە یوبیە ینی بەڕاستی عەزەیتی 250یان کەی نەسلێکی خۆش بەڕاستی ینی نەک ئەو ڕێباسی شتێکگرین کابرا لە بای 30,000 بۆ تەجیر کەونام 30,000 پێکە وەڵی بەڕاستی ئەوانە حیونە نیشان بردووە یعنی بەڕاستی کاکە عەسب لێر یعنی ئەم پیاوە باچی دوایە چەند ساڵە بەس بە کاک جەلال ڕێزم هەیە بە غەڵەت تێنەگا و کەشەڵانان چیرەکەن خۆم کەشەڵم وەکو خۆم وایە ئای ئافرە بەخوا کەشەڵانە شتیان پێ ئەنجا احترامی خۆشیان نەگرن و خۆشیانە پارێزن بەڕاستی هەراوا سەیرەکەی ترەزانی کە شتێکی تایبەتە بەخوا مامەکارانەی بەڕاستی عەسب و نەسب و هەموو شتیانی خۆیە و پیاوە عەسب لێرێکی کۆنە بەڕاستی ینی 150 خۆش بێ و تەمەندرێژی بۆ تۆش و بۆ کاک جەلالیش و بۆ ئەو ڕادی خۆشەویستە کە ئێمە ڕۆژی یەکشەمان یان جومعان یان هەش کاتە چاوەڕێم بەرنامە خۆشاکەین بەڕاستی نۆنەی ینی جمهوری ڕادیۆی گەڕیانم سێری هیچ بەرنامێکی تر ناکەم پیا ڕاست بڕۆ برای بەڕێزی ئێمە لە خزمەتانە ئینشاڵڵا بەس داواکاریەکەم هەیە کە کاکاران قبوڵی کە حەز دەکەم گۆرانیشی مامۆستای گەورەی خوا لێ خۆش بوو ئەحمەد شەماڵ بڵێ ئەگەر دەتوانێت بە یەک کۆپلەش بێ هەروە بە حەی ئینشاڵڵا لە خزمەتان چاوتان ماسەکەم و خۆشحاڵم کە جۆم لە دەنگتان بوو هیوادارم سەرکەوتوو بن و کات و ساتێکی خۆش و جوڵعەیەکی پڕخێر و بەرەکەت بۆ هەموو لایەک بۆ هەموو لایە سپاس بۆ کاکەتوانە لە لەندەنەوە دەست و چاو چێ کاک مارکۆ حەکیم لەکوێوە
شوێنەکەی جارە نەوتوە کاکە مارکۆ فەرموو چۆنی کاکە جەلالی گیان سڵاو لە جەنابی شتۆ باشی بەخوربان سڵاو لە کاگە کاروانی ئەزیز و خۆشەویست چاو ماچەکەم دڵ و ڕۆحەکەم چاوی کاگە کاروان ماچەکەم بۆ خۆی ئەو دەنگە پڕ سۆزەی برای خۆشەویستی عەزیزی من جا کاکە کاروان من پێشنیا یەک و داواکاریەکەم هەیە یا الله فەرموو کاکە کاوانە حەز دەکەم یەک کۆپلەی بچووک مەقامێکی جوانی ئیرەجمان پێشکەشکەی ئیراج ئەرە وەڵڵا والله ئەسلم لەحزێ ئەگەر مەرزەکە دانەخرابوو بەسەر چاو ئەو پرسیارێکی تریشمان ئەوەیە کاک کاروان هومایۆن کاوە بۆ لەوتی لە سلێمانی کۆنسێرتەکەم وڵی با لەسەر ئەو بابەتیان قسە نەکەم چکۆ شتێکە زۆر تایبەتە حەزەکەم لێرە جواب بەمەوە هومایۆنی شەجریان هات بۆ سلێمانی لێرە من بینیم و قسەمان کردو بەڵام شتەکە نازانم زۆر تایبەت حەز ناکەم لێرەوە بیڵێم ڕەنگە خۆش نەبێ حتا ئەو بۆ وێنەکانیشی من دوای ڕۆشنەوەی بەڕاستی وێنەکانم دانابوو وتی حەز ناکەم هیچ کەس بزانانی ئەی تۆزێک شتەکە تایبەتە ڕەنگە بەرنامەی هەبێ و ڕەنگە نەشیبێ من ئاوا فێڵێم دڵی پێ خۆشکەین بەسەردانەکەی ئیشەڵڵا ئیشەڵڵا جوان هەمیشە چاوەڕوانەکرێ ئیشەڵڵا چاوداماچەکەم و خۆشحاڵ و جۆم دەدەنگتان و بەڕێز و گەورن عەزیزی دڵی قوربانە لە سویدەوە پەیوەندیەکمان لەگەڵایە تایبەتە بە مامۆستا میران بۆی هەستا مامۆستا ئەم کاتەتان باش کاک جەلاجیان باشی شکر ئاکسڵاوی لێ بێ جەنابە باشی قوربان و سپاس دەکەم بە خێراتنی و دوو میوانە بە ڕێزاکەم کاکاروان و کاکمیران یاک دنیا سپاس لەو ڕۆحەکەم ڕێستانێ و کاکاروان وا بزانم مەبەستی من بووتی خەڵک وەرەقەیەکێنێڵە و گۆرانیان بۆ بڵێ من دامە سووس و پێڵەم و گۆرانیانەمان بۆ بڵێ نەبەخوا ئەم بڕوان پێ بکە هەندێک گۆرانی هەیە کە داوایەکەن ستایلەکە نەهی منە ئەسڵەن جۆم لی بووە یعنی لەپڕ پێڵان ئەو گۆرانی بڵێ تۆ فکر لای گۆرانێکی کێ بێ دڵی خەڵکی ڕازی کەی بەڵام زۆر ینی زۆر جاریش من بە جۆتانەکەم هەر کەس شتێکی نردبێ مەگەر شعرەکە زۆر بە کاملی لەبەرم نەبێ ئەوی لەبەر نقطەیەکە کە گۆرانیەک بڵێم شعرەکەم بە کاملی لەبەر نەبێ دوایی لە سناپێکا چوزان لە ڤیددیۆیەک بڵاو بێت و خەڵک ڕخنە ئەگرێ لەم حاڵەتە بیر لەوە ناکاتەوە من حەزم کردووە خزمەتی خۆشەویستێک بکەم دڵی ڕازی بکەم جوان ڕاستە بەس کاک جەلات تۆ بۆە کاکسۆرانیش بێنە و دانیشانەکە هەموو قسە خۆشەکان لایەوە کاک سۆران نازانین مرقی لێ کردوونە جینا خۆی ساتوانم ئەم دەقەیە داغڵیکەم بەس ئەمڕۆ بە بڵێ کاک سۆران بەسەراتی ئەو فارسێمە بۆ جۆڕە و فارسەکە چی بوو کابراوەتی بەلەدی دەوەرە کاک سۆران وەرە بەمان باس ئەو کاکەڕاو خۆشی زانێ هەموو شتێ حازرە ئەمجا تۆ لەگەڵم پیاوەیە زۆر تێکەڵی من بچووکی دەکەم لە خزمەتە ئەوە کەسێک بوو من باشترم لەبەر من خۆم لەگە کاکە میرانە بووم ئەوە کەسێک بووتی بە کاک میران وتی فارسی بەلەدی کەسەکە ئافرەت میرانشتی ئەی بەسەر چاوای کرد و چوارچارێکی بە قسە گوتم کاک ئەڵە فارسیە زانی ناڵێ قاعی بەلەدیم بێ ئەی ئافرن هەروای کرد و یەکی قاعی بەلەدی بۆ خسە سەر و وتم کاکە وا ناڵێ ئەڵێ فارسی بەلەدی ئاین تۆ فارسیە زانیە تۆ پەیوەندی بە کاک میرانیشەوە وتبووی فارسی کوا بەلەدیتایە ئاغێ فارسی بەلەدی ئەڵێم ئەم پەیوەندی تۆ تایبەت بوو بە کاک میران کاگمیرانەوە ئوستاسێکی گەورەیە چاوی ماچەکەم ڕێزمێ بۆی بۆ ئەمە ڕێژینی خۆمان نەبێت خۆم ڕێژین جان چۆنی ڕۆحەکەم قوربانم کاکاروانجان ڕێزەیە قسە ناکەی عەزیزی من هیوامان باشی و ساگ و سەلامەتیتە بە ساقە بم سپاس دەکەم وەڵات پێم خۆش و بەشداری کەم و جۆم لە دەنگتان بێت و برای بەڕێزی کاکە سپاس دەکەم تۆزێ بەسەراتیش بە کاکسۆران بژێڕنەوە خۆشە ئیشەڵڵا داخڵەکەین وا ئیشەڵڵا ئیشەڵڵا باوکم ڕۆنە کاک عەتامان لەکوێوە لە بەریتانیاوە کاک عەتا ئەلۆ ئەلو گیان ئەم کاتان باش کاک جوان چۆنن قوربانە بم کاکە عەتا گیان برای بەڕێزی ئەمەی دەنگ و باستان سپاس بۆ خوای گەورە سڵاو ڕێزمەی بۆ ستافی بەرنامە بە تایبەتی جەنابە بە خێراتنی ئەو میوانە خۆشەویستە ڕۆحسووکە ئەەکەم کە خەڵکی شارەکەی منە و خۆیان زانێ هاوڕێکی خۆشەویستمە من هەتا فەرەجم لە بەریتانیاوە کاک عەتا گیان چۆنی ڕۆحەکەم چاو ماچەکەم ڕێز و حرمەتم بۆ هەیە سڵاو ڕێز ئەو گۆرانی کە خۆم پێم خۆشە و بینی خۆمانە خۆداداکەی بارانەی مەزەری خاڵقی ئەگەرەکرێتەوە دە تۆش یەک کۆپ لە شیعرمان هەر ئاوا یەکسەر بۆ بڵێ ئەجا وەڵاهی ئەوە مەمنونم فەرموو کاک عەتا
بەڵایتر جگەل لە ڕێز و خۆشەویستی بۆ کاروان و بۆ جەماعەت بۆ هەرەوە نەم هەیە بەڵام ئەگە کاکاروان بکرێ و گۆرانیەمان پێشکەش من تۆ کۆپ لە شعرەکەمان بۆ بڵە منیژە و گۆرانیە بەسەر چاپ کۆپ لە شیعرەکە بەسەر چاوجا شعر چیتان پێخۆشە بە ئەوتان پێشکەش کۆپلەیەکی جوان کە خۆ زۆر حەزلێتی جا باشە با من ئەو چواردەڕە بڵێم هەڵێ تۆ لەو تابلۆیە چی دراوە لە سینەی دیوار تۆ لەو فرمێسکانە چی کاتکێ لە سینی گیتار تۆ معشوقترین جوانی کە زۆر چاوە خەڵەتێنی تۆ لەو دەرگانە زماچی کابێ سەردانەوێت ئاک سڵاوی لێ بێ ئەی ئافرن هەر بژی هەر دەستخۆشکاکە عتاجیان ڕێز و حربەتم هەیە بۆ مولایەک ئومێد دەکەم کە گوێم لە گۆرانیەکە بێت و سڵام هەیە بۆ کاروانی خۆشەویست خزمەتان دڵ و ڕۆحەکەم ئەگەر کۆپلەیەکیش بە هەر بەدڵی تۆی لێ ئینشەڵڵا زۆر باشە دەست و چاو خۆش بێ کاکە عەتای گوڵ کاک عەتای شارە زووری پایتەخت کاک و نەشەمێرانیمان لەگەڵای هونەرمەندی خۆشەویست سڵاو و ڕێزم کاتێکدان باشە سڵاو لە جەناب کاکە هونەرگیان سڵاو بۆ کاکجار بۆ هونەرمەندی کاتویست بۆ کاکە میرانی هەست لە پایتەختی چارەسوورەکە پایتەختی کوشندوێنی سڵاو و ڕێزمێ بۆتن بە قوربانە بن چاو ماجەکەم کاک هونەرگیان شایەت بێتان نۆسەکەم بۆ کارا و کارمەندە خۆبەخشەکانی ئیسفادەی گەڕێ قوربانە بن بۆ کاکاروانی خۆشەویست دەنگێکی خۆش هونەرمەندێکی دەسەڕەنگین ئەدایەتی سپین کاکاروان یەکێکە لە هەر چەندانێشە ناوچەگەرێتی خۆشارە جوولێت بەڵام لێوان لێو لە جوانی لە هونەری ڕەسەنی کوردی بەڕاستی قوربانتم دڵ و ڕۆحەکەم هیوادارم هەستا زەودی من کاک جەلال کەنا خۆشەویستی لێ بۆتان دەستخۆشی بۆ بەرنامەکە قوربانە بم کاکە هونەرگیان برای ئەزیزی ئێمە هەموو کات دەی چاو داماتەکەم سەرکەوت بنجان باش قوربانە بم کاکرە باس سپاس دەکەم پەیوەندی ڕاگرە جا خۆ ئاوا بێ مەگەر هەر ئەمەنە گۆرانیان لێ داوا کردو هێشتا هەیە کۆپلەی نەوتوو باش حەزەکەی مامۆستا باش با ئەمە بڕوا لە دوای ئەوە بەس ئەم پەیوەندیە کۆتا پەیوەندیمان کێمان لەگەڵە کاک ڕەنج ئەگەر تۆزە بە کورتی بێ مەمنونی دەبم سپاس دەکەم کاکە ڕەنج سڵاو لە مامۆستا و سڵاو لە هەموو جێگەر و بیسەران دەستخۆشی لەو کاجەلال گۆڵەی و بەخێراتی مامۆستای عەزیم و عەجایب مامۆستا کاروانی نەیگوڵ و دڵ قوربانە بم دڵ و ڕۆحەکەی من ئەزیزی مامۆستایەکی بەڕاستی جێگای شانازی منی چونکە بەڕاستی فەڵقێکی زۆر تایبەت هەیە چاوە ماچەکە و یەک داواکاریم هەیە ئەگەر دڵم نەسکێنێ جان گۆرانی کاڵێ بارمەکە کە لەگەڵ مامۆستای عەزیز ژمارەخان تا ئەو گۆرانێمە پێشکەشەیەکە لێرە شۆڕێزم بۆی هەیە ئیشەڵڵا هەر مەجالی تیابێ بەسەر ئەو جوتە چاوە ئیشەڵڵا سپاس بۆ کاکە ڕەنج لە سلێمانیەوە خۆشەویستان داوای لێبردنمان هەیە ئێمە پەیوەندیمان زۆر وەرگرت ئیتر لەم دەقەیەوە گۆرانیە بێ ئیشەڵڵا تا تەواوە بێ یاڵ فەرموو کاکبیرا گۆرانی مامۆستای گەورە و نەبەر ئەحمەد شەماڵ و خۆشەویستش داوای کرد هەرێکێن بەناو پرۆگرامەکە شاو هەڵبەتە ئیتر هیوادارم باشی بێ لە وڵەتی و خۆشەویستان
كم توبات بيلا أري بتوبات كم توبات بيلا أري أخو شرنوس هسي ولد واي كبيلا أري أخو شرنوس هسي ولد واي كبيلا أمان 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 يا رمان اللي قالوا شبي جوان شوك لي مساء وشبيان خالي ورد الرش وشبيان أري خالي وكاتي ورشي بارك أري خالي وكاتي ورشي بارك أري هذي لبريوم شتي ولان جولارك أري هذي لبريوم بخوالا جولارك أري كل وين لكل والله لنا ورانك أري كل وين لكل والله لنا ورانك أمن واملا غريبي شكام جاك مدانك أمان 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 يا رمان اللي بيقالوا شبي جوان شوك بالمسان رشويان خالي والدرش كشويان هري بينا ومبينا وقرينا غردان بينا هاي بينا ومبينا وقرينا غردان بينا كاباني دولا مردي من بدلك مباشكين كاباني دولا مردي من بدلك مباشكين كبيانا كباري حيشني يا شمخار كبيانا كباري حيشني يا شمخار بال سرت وبمكوج وكابرينا بازار بال سرت وبمكوج وكابرينا بازار ريبنا وببينا او قرينا دريدان بينا ريبنا وببينا او قرينا دريدان بينا كاباني دولا مالدي مرد بدلك مباشكينا كاباني دولا من مرد بدلك مباشكينا
ئەی لەگەڵ فەرین یعنی هەردووچە سپاس یاخوا هەردووتان بەخێر بێن دەست و دەمتان خۆش بێت بەڕاستی ئەمڕۆ گەڕیانتان ئاوەدان کردەوە یعنی عزیزی ئەمیت دوو بلا دکتۆرمان هەڵواسیوە دوانی تریش هاتووە بۆ بە چوار یاخوا بەخێرێنەوە ئەو برادرە داوای یەک کۆپ لە گۆرانی بە داوای لەبردنی لە یەکەمەم شەو لای فیش هەیە هیلاکتانەکەم خەجاڵەت بەس ئیتر بە دەردی کابراڵێ زۆر دەمێکەیە تۆڕم هەڵاوە ئەمڕۆ پێوە بوون وایە ڕێباس کە تەلەفۆنی بۆ کاگمیران کرد بەخوا من ڕوون نەهاوەکو تەکلیف ئەوە نیە وتم نەبێت بە تەکلیفوانە وتم بەو پیاوە بڵێ حەزەکەم پێی خۆشە تا ئێستا جەنابی ڕیاڵی ژەڵێ دۆڕاوە نازانم بەڵێ بە هەر زۆر چاتی بڵێ کە واز بێنە جمهورەکانی ڕیاڵم لێت و ڕەمەکەرەوە کاکە من بڵێم چی خۆتان دۆڕاون بابەتجان من کەس بەقەر من ڕیاڵ نییە یعنی من و وەسادانا ئەوانە هەر هەمووش گیانمان تەرخانەکەین بۆ ڕیاڵ بەڵام شەو من هیچ زۆر سرم نەکردە سەریان تەنها یەک پۆستم کرد و نووسی بووم کێ زانێ زیرەکەکان ئەم شەو چی نییە یەکێ ناوت بووم چ شتێن تۆم چی نییە یەکێک نووسی بووی خەو یەکێک نووسی بووی بەخوام بەسمع شتیان بۆ نووسی بووم بیرم نەماوە یەکێک نووسیبی حەل نییە یعنی وەزعەکەم بەرەڕاکرد بۆ جوونەکەی ڕیاڵ مەدرێدەوە ئەم شەو بەڵام کاکە ئەمەی ترمە یاری بۆ خۆشیەوە دۆڕانی تایە و بردنەوەی تایە و بەڵام هەرەوەنەیە هاندەران و برادرانی لای ئەو لا و ڕیاڵ مەدرید وایاندا نابوو کە ئەم ساڵ هەموو شتێ بۆ خۆیانە خۆی منیش یەکیان جا لێرەشەوە احترام هەیە بۆ هاوڕێ ئەزیز و خۆشەویستم خاڵە کامەران هەندەری سەرسەختی بەرشەلۆنە و مەرجعی هەندەرانی بەرشەلۆنە بڕۆ خۆتی چی و بیرەخاتەوە بڕۆ خۆ ئەوە زۆر کە زەو کەلیمەیە بەکارێنێ بەس بۆ تۆ چی بیرەکاتەوە جارە پێش هەموو کەسە کاکە سۆران ستارم بیرەخات بڕۆ خۆتی ئێجا بڕۆخۆتیم بۆ هەندەری ڕیاڵ زۆر بەکارێناوە من بەڕاستی تا ئێستا فلوتە بۆ ئێمە لێیاوە کە دۆڕاوین بۆ ڕیاڵ یاگنەیم لێ غەم و خەفەدا بێنە با عەسپی بکەمەوە بێنە با ئەمنەیە لێ بین ئەمە حسابی دۆڕانێکی لەسەر بکەین دوایی کاکە بڵڵە کاکە ئەوە پێشکەشە بە من کە دۆڕاوی لێرەوە خەجاڵەتم بن وڵای تر خۆ لە پیاوە قەومێ ڕەحیم الله لمن عادە ئەوە پێشکەشە بە هەموو جمهورەکانی ڕیاڵ بەخۆشمان من نیم جلال کرد ئەمەیان منم ئەمەیان ڕیاڵم هەموو یەزان کاکە گیان ئەمەیان من نیم لەسەر منی حساب مەکەن ئەشهد و بیلا برا ئەو فلوتە لە شوێنی خۆیان بوو بۆ ئەم شەو کاکەوە نییە ئەوەیسە خاڵە کامەران بەدڵێتی ئەو نەیە ئەم بەشەی بۆ بڕین و دوایی بۆ یێنێر باش پێشکەشە بە خاڵە کامەران ڕێزم بۆی هەیە عەزیزی ئەمە جا من نییە کوڕێکەیە کە بانی هینەکە ئەڵێ کاگین ڕیاڵ دۆرا ڕیاڵ ئەوە بووە بە خۆرەی گیانی من یعنی لەگەڵ ڕیاڵە دۆڕێ لە پەنجالەوە بۆ مێت کامەر ئافرم کامەر کە ئەوە سەیری ناکەمەوە نایکەمەوە چکار لە بەرمە ئەمنیان بۆ ناردوو یەک کۆپلەی داوا لێ کردی ئەو برادەرە ئەوە وەڵاهی خۆی ئەوە یەک لە گۆرانەکانی مامۆستا خالقیە کە زۆر کەم ئەوترێ ئەی بۆ یەکشت نەکەین ئەچینە لای کاڵە بارمەکە ئەگەر مامۆستا عەزیزت بکێشێ گەڕیان قوربانێ بن ئەچینە لای کاڵە بارمەکە و باریش ناکە بەخوا کوڕە خۆی ئێستا ئەو فایۆتۆنە با ئەو کۆپلەی هەر بۆ بڵم هەر تیم بۆ یەکەم لەگەڵا بگە دخوام کای باران ای وی باران شوق زی شمال به باشا
بدال خیالی لیلم ای وی چای جوانه ربار شیرین خیال یرا کی بنای مهدی و ورا اورکم ودایا هیچی منو هیچی تو دزلم براکم بردایا اما زوز سپاس لەگەڵ میرانە ژیان و پارێزراوە بسالان بروج قمرة وذقم بسالان بروج قمرة لا يبجون أبوين وقلي دارايا لا يبجون أبوين وقلي دارايا كالي بار مكايا مرة وابيا كالي بار مكايا دايما روا بيا هوري وكلوانا كالي رما وزيا هوري وكلوانا كالي رما وزيا سريمين لهر كوي سريمين لهر كوي لداري دنيا ومن هر تومي لداري دنيا ومن هر تومي كالبار مكايا مروا وبيا كالبار مكايا يا مروا وبيا هوري وكلوانا وكالي رما وزيا هوري وكلوانا وكالي لرما وزيا اي جارێکی تریش ئافری یاخوا بە خێر بێنەوە دەستی خۆش بە مامۆسای جار دەست و دەمە خۆش بێ چی؟ کوڕ تازە خۆ بەردەستمان کەوتون ڕۆشتن نییە خۆ لە بەرنامەی ڕاستە خۆیە ناتوان هەستم بڵێن تۆ دڵ گەرم نەبێ ماڵە ئەزانانی سەعات دەڵێت باش چونکە وەزعەکە بەخواوە لایەوە چی لە 25 بۆ 4 کۆرە پێ چارەک بۆ 6 بانە ئێستا ئەی چی برا ئێستا بانی عاسی فەرموو بەخوا مامۆستا لایەوە شتێکی خۆشە بۆ جەرمە دوێنێ بووە وابزانیا پێرە بوو جا من شانسم نییە لە سیارە ڕێباز زانە بەخوای گەورە 2020 پێدەک لایفی تەرم 2 ساڵە دەرچووە جاوانیان بە قسەشەکەی بەرنامە ناکەی بۆ تەلەڤیزیۆن و کورساتوانەمانە کردن ئاسپێک بۆنە $100 وەرەگرت تا ژەنیارێک ئاوا 3 ساعتمانە کرد یەک گۆرانیمان لێوم 25 ڕۆشتووە بای 25 ماوەتووە گۆرایی دووە بێت $50 وەڵی باوکم لای ئێمە غەیری ئەو ئاوە نەبێ یەک شتی ترمانیە جاشتی خۆبەخش و بەلاشی مامۆستا میران زۆر خۆش لەرە بۆی بتان ترسێنم بۆی زوو تەواوی کەن ڕێباز گیانەوە ئەیا بەگوێتە وریا بە
وەڵی باوکم لەگەڵ ڕێزم بە خۆمان و کاکە میرانبای چەندمان لیاوە وەڵا خۆ کاگمیران ئەگەر حسابی خەڵکمان بۆ بکە خواوەتی لەبێ ڕادیۆکەی بینێ دەست و چاڵ تۆ برا گەورەی شوێنی خۆتانە گەورەتان کردی جا دوێنە لای ئەو فیتەرە بووم با بڵین نازان بەخوا تەقەتەقی ژیان خۆی کرد بە ژێر یاوتی وڵای کاکزرام درعەکەی بەر بووە جاوتم خۆم پێی نەچوم بۆ ڕاو برا قەسەم بەخوا بەفر باریوە دەرم نەکردووە چکا من تۆزە بە بەر بوو وڵا دانەیەگا و حرمەتم بۆ هەیە ئاوات وەکو تۆ ڕیشنێ بوویتر نازانم خۆ هەیە ئێستا هەر ڕیژۆیەڵێتەوە با باش دابەزی وتی ئەو سارێم ئاوایە و ئەمە بە منی و مش جلی پاکم لە بەرا بوو مەڵاوە فیتەرەکەی وەرە کاک فڵان هاوتی وەڵاوە جۆزەی ساڵن ساو سوتاوە تی بەچی ئێوتی تر سوتاوە وتی ئاخر نابێ وتی کاکە نابووی بۆ چیە ئەمە شتە و ئەسووتێ هی سارە ئەشتێ و ئەسووتێ و ئیتر منی چاوەکەم لەداگەر لە فیتەرەکە زانیمەوە نییە کابرا نەوعێ بوو ئاوا مۆڕەیە کرد و هینیە کرد جۆزەکەیان بۆ گۆڕی بەخوا سلفی لێ هەر ئەی بڕی سارە کرد وتی کاکە خەتایە و جۆزەیە نیە وتی کاکە وەڵا سوتاوە بەس کێشەی تری هەیە بابزانی چییە بێ کاکە داماوە ئەیسی و ئەرفلۆ و هەمویان پێگۆڕی باش وەڵای تر ساف بوو سیارەکەی وتی چاک بوو حرمەتەن لەگەڵ ڕێزمە وتی بە من وتی نازانی ئەم سیارەی من بەچی وای لێ ئەخ تو خواوە پرسیارە تۆ لە منیەکەی ئەشی ناسیم بابە تۆ پرسیاری سای زەرەکەم لێ بکەم منی ژوتم وەڵی لا لە شتێکی پێ بڵم وتی ئێ وتم تۆ قەت بە لەشی گرانەوە سیارە لێ خوڕی ئاوایش کرد وتی ئەرەوەڵا تم دەهی ئەوە تم ئەم جارەشتی وامەکە بەداری نەکەی ئەو فیتەرە ڕێک مرد هەڕای کرد وتیەوەتی تۆکەی ئەی وتم ئەم بابە پرسیاری مایکێکم لێ بکە من چوزانم من خۆم سیارەکەم بە شەرەفم هەرچێکی لێ بە نازانم چێت یا نازان بۆنی دەکەژەڵەمەوە ڕێز و خۆشەویستی مەیە وتی چیمان بۆ بڵێ ئەو نیوەشەوە بە پیانۆیەکەوە بۆمان بڵێ لە دوای ئەو نیوەشەوە سەیری براوکە ها دڵم چەند باشە ئەچینە لای ئەخیر گۆرانی باشە بەس گۆرانێکی شادە بێ ئەبێ لە دوای ئەوە ئەبێ وەڵا نیوەشەوە یەکتەقە خۆشەویستان سپاس بۆ ئاوی سلێمانی میرانجان ڕێدەست زۆر من و ڕێباز دانمانێشە ئەمڕۆ زۆر سپاس بۆ کۆمپانیای فازلین کە ساڵێکیان بۆ تازە کردینەوە داوا لە کۆمپانیای ئایکیوەکەی خۆمان لێ دوور مەخەنەوە باوکم وەرنەوە سەرخەت سپاسی کاگۆرانی مسەوەرەکەم زۆر سپاس بۆ کاکە ڕێبازی دیجەی کە هەموو ئەرچی کەناڵەکانی خسە سەرشان سپاسی کاکە میرشا دەکەم ڕێزمانەیە بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێر سپاس بۆ کاک ئەحمەد گۆران ئەدمینی پەیجەکانی جەلال گۆڵەی کاکە میرشا دەست و چاوی تۆش خۆش بێ ڕێزمەیە بۆ تیکتۆکەکەی خۆم هیوادارم بەدڵتان بوو بێ بەقەی یەک دنیا سپاسی هونەرمەندی خۆشەویست کاکە میران سەردارەکەم مامۆسای ئەزیزم ئازیەتمان نای زۆر سپاس دەکەم ئێرەت ڕووناکردەوە گەورە کردی نیشەڵا کۆنتاکیشمانە بێ ناڵم بەرنمەیەکمانە بێ شەڵا بێ یەک دوو بەرنامە بەشداریمان وەکو لەجنە لەگەڵ بکەی دەست و چاوە خۆش کاکاروانی هزار جاری تر سپاس کاکە جەلالجان تۆ عزیزی منی خۆشەویستی بە تەواوی بینەران و بیسەرانی ئەم کەناڵە جوانە و ڕادیۆ جوان هەیە بەڕاستی قوربانە بم خۆشەویستان ئێستا ڕاستەوخۆ بوو بەڵام کاژمێر نۆی شەو هەمان بەرنامە دوانزەی نیوەڕۆی سبێ نەشەر هەمان بەرنامە و ئیتر وەڵای ترم بەرنامەی ماشەڵاومە خۆش دایمە دایبەزێنە هەموو ڕۆژە جارێکی لێبە دەست و چاوتان خۆش هیوادارین وشەیەکی خراپ یا قسەیەکی هەڵەمان نەکرد بێ داوای لێبوردن دەو بە ڕێزانەکەم کە پەیوەندیەکانیان بۆ وەرنەگیرا لەبەرەوەی نەمانەتوانی بەرنامەکە با بڵێن ئاوا پێشکەشکەین ڕێز و خۆشەویستی مەیە بۆ ئەوانەی کۆمنتیان بۆ مامۆستا میران و کاک کاروان و بۆ جەلال گۆڵەی و بۆ ستافی گەڕیان نووسیوە هەتا ڕۆژی یەکشەمە لەگەڵ هونەرمەندی خۆشەویست ئامانج محەممەد وەستا ئامانج ئەویش هونەرمەندێکی دەنخۆشە کاتژمێر دوونی و ڕاستەوخۆیەمەوە خزمەتان شەوگار و ڕۆژ و ڕۆژگارتان شاد ڕێز و حرمەتی جەلال گۆڵەی و ستافی گەڕیان قبول بکەن کاتێکی خۆش بۆ هەموو لایە بەم دوو کۆپ لە گۆرانی و بە گۆرانێکی شاد ئەوە پێشکەشە بە کاگڕێبازی دیجەی یەی نەفلی قاندنی بەرنامەکەمان خواتان لەگەڵ بێ و کاتێکی خۆش بۆ هەموو لایە
زكيني قاياهم نعمة ومزي الشرايا من لبرني قاياهم نعمرهم شو يا سليقم يا زكيت اللايام بيم بيقولك يباهاكي لا تتابعكي جنايا ويعرف بشرتي جرانا روجي سجارت بدايا غراني دلي شوايا وامشين وويلا يورو او ربوتا يا هنا وامدي يا تدر لا هنا سنبو يوصو بابساني ولاياتان شاير بشر ما يلبم كوبا يقوم خيالي شاول قوشي يبلوم جو دنيا كردم لا سايرتو يا يلبم كان فيري ما يخانا يا مريدي خانك يا ماشي خالي نفريم بس ما وشيني كمان زمن فمانا ماشي خالي بس ما وشيني كمان زمن فمنا شون كفا بندايا بشهدي شكري قناتويا شاوتين يا خاموش هني وشاوتين يا خاموش ديتا جمايا هاجيكي خوش ديتا جمايا هاجيكي خوش أهلجيكي جان بالورايا أهلجيكي جان بالورايا شادي هنا يا وخاف البرايا شادي هنا يا وخاف البرايا شي دلنا وزايا أهل جيشي